بەناوی خوای گەورە و میرەبان بینەرانی عزیز و خۆشەویست منی برایم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پەیام بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شادەمەوە ئایزان و خۆشەویستان ئەمڕۆ لە قەزای مەخمورم دەستگای نووری حکمالقی مەخمور ئەمڕۆ کۆتایی بە خولێک دەهێنێت کاتەیدا 180 قوتابی بەشدارن و ڕێزلێنانیان پێدەبخشێت جا من دەچم بەشی لە قوتابیان و سەرپەرشتیاران و کەس و کاری قوتابیان دەدوێنم بابزانم چەندێ دڵخۆشن و چەندێ ئەم خولانە بە گرنگ دەزانن بە تایبەتی لەم بارودۆخەی ئێستادا بینەرمان بن. تۆکو و باوکی قوتابیەک کەس و کاری قوتابیەک ئەم جۆرە خولانە چ گرنجێکی بۆ قوتابیان هەیە گرنجەکەی لە چیدا دەبینی؟ وا پێ باشە بە تایبەتی وەرزی هاوین کە منداڵەکان لە قوتابخانە تەواو دەبن ئەو ماوەی دەوراتی قورئانی بخوێنن ئەو جا لە هەر شوێنێکی بیتن ئێستا ئەو دەورە لێرانە کرایتەوە زۆر شتی بە بەهای تێدا بووە من ممارەسەم هەبووە لەگە کوڕەکەم زۆر جاران پێداچوونەوەم لەگەدا کردیە ئەم جۆرە خولانە بە تایبەتی لەم دەڤەرەیە چەندێ بە گرنگی دەزانی پێت باشە ئەم خولانە بەردەوام بێت ئەو خولانە بەردەوامی باشە لە کاتی خۆشدا ئەمە ئەو کاتانەی لە مەدرسەی نەدەمان لە مەکتەبێ نەدەباندا بڵێن هاوینەکەی دەچوین لە حوجران لە کرد مامۆستایان لە قورئانی پیرۆزمان دەخین ئەوە دەورانە زۆر شتی چاکە بەعکسەوە باشترە لەوەی بچن پۆ بژی و نازەم چوو بکەن لە ئەنتەرنێت و مەنتەرنێتی خۆیان مەشغوڵ بکەن ئەوە باشترە ئەوە پەروەردەچی ئیمانیە وەردەگرن بۆ مامۆستایان بۆ سەرپەرشتیارانی ئەم جۆرە خولانە چۆن؟ چیت هەیە بۆ مامۆستایان بۆ سەرپەرشتیارانی ئەم خولا؟ بەخۆی پەروەردەکردن ئەوەی لەلایەن دایک و باوکەوە ڕادێل دووەم مامۆستانە ئەودە مامۆستا گرنگی دەبی بداتن بە قوتابیەکەی قوتابیش ڕێز لە مامۆستای بگری لەوەی پەروەردەچی جوان وەرگرتن پەروەردەش ئەنواعی هەیە گوتمان ئەوە پەروەردەی ئیمانیە پەروەردەچی ئاینیە پەروەردەی ئاینیش ئەخلاقی ئاینی وەردەگری تەبعاً بابزانم لێرە چی فێر بووی؟ تەبەت یەدا قورئان فێر بووی؟ بەڵێ کا قورئانمان بۆ خوێنە بابزانم چۆن فێر بووی؟ بسم الله الرحمن الرحيم تبت يدا أبي لهب وتاب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات لهب امرأته حمالة حطب في جيدها حبل من مسد صدق الله العظيم. بابزانم ناوت چییە؟ مصطفى. کاک مستەفا لێرە چی فێر بووی؟ والله فێری ئاداب و ڕۆژ بەرزی فێربوونی نوێشکردن و ئەو شتانە. لە ئادابە لە کتابی ئادابە هەیە دەڵێ فەرموودەکمانەیە پێغەمبەری خوا سەڵاو عەلەیهی وسەلەم دەفەرمێ هەر کەسێک کە سەلام بکە چەند خێرێکی دەگاتی سڵاوکردنەکان چۆنە؟ ئەڵێت ئەگەر کەسێک بڵێ سەلام عەلەیکم چەند خێری بۆ دەنووسێ؟ دەخێر بدەنووسێ. زەڵامی دووەمات بوو کاتێ گوتی ئەسەلام ڕەحمەت الله عەلەیکم ئەسەلام ڕەحمەت الله 20 خێر لێ نووسرا. زەڵامی سێم هات دوتی ئەسەلام ڕەحمەت الله وبەرەکاتوه 30 خێر لێ نووسرا. بابزانم ناوت چییە؟ ئەیاد جەلال. کاکە ئەیاد تۆ لێرە چی فێر بووی لەم خولەیە؟ ڕەوشت بەرزی فێر بووم ئەخلاقم جوان لە دەرەوە و هەروەها لە لێروکانەش زۆر چیش فێر بووم. چی دیکە پێمان بڵێ بابزانین چی دیکە لێرە فێر بووم؟ ڕەوشت بەرزی فێر بووم. باشە کەمێ قورئانمان بۆ بخوێنە بزانی چەندێک دەزانی قورئان بخوێنی؟ بسم الله
الله الرحمن الرحيم ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون والذين بما أنزل إليك وما أنزل من قبلك وبالآخرة هم يؤمنون أولئك على هدى من ربهم وأولئك هم المفلحون إن الذين كفروا سواء عليهم أنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون ختم الله على قلوبهم وعلى سمعهم ولا أبصارهم غشاوة ولهم عذاب عظيم ومن الناس من يقول آمنا بالله وباليوم الآخر وما هم بمؤمنين. زۆر باشە دەستت خۆش بی با بزانم مامۆستایەکان لەگەڵ تا چۆن بوون چۆن هەڵسوکەوتیان دەکرد وەڵام مامۆستاکان زۆر باش لەگەڵ مندا هەرسکەوتیان دەکرد. لە مامۆستایەکانت ڕازی بووی بەڵێ مامۆستا پێت باشە ئەم خولانە هەموو کاتێک هەبێتن بەڵێ ئەوە چ دەرم حەدیثەکە والله في عون عبدي ما كان عبد في عون أخيه واتا أجر أخوي جورز لقل دباش هر كاتك هاوكاري براكت بكيت. با بزانم تۆ لەم خولایەتی فێر بووی و خولەکە ماوەی چەندی خایەن خولەکە نزیکەی ماوەی 2 مانگی خایاند و فێری قورئانی پیرۆز و ئاداب ڕۆشتی جوان بوو. زۆر باشە کەمێک لەو شتەی کە فێر بووی بۆمان باسکە بۆ بینەرانی بڵێ با بزانی چی فێر بووی لە دەرەوە لەگەڵ هاوڕەکانم ڕازگۆ دەبم و درویان لەگەڵ ناکەم و بە قسەیەکی بە ڕوویەکی خۆشەوە لەگەڵیان دەدوێم. زۆر باشە چی دیکە فێر بووی چی دیکە لەم خولایە فێر بووی کە فێری تۆی قوتابی بکەن لە ماڵەوە لەگەڵ دایک و بام بەخشندە و میهرەبان بوو. چۆن دەبی لە ماڵەوە لەگەڵ دایک و باوت ئەگەر پێویستیان بە شتێک بوو چۆن هاوکاریان دەکەیت چۆن یارمەتیان دەدەیت بە قسەیەکی بە ڕووی خۆشەوە لەگەڵیاندا دەدوێم و بۆیان ئەنجام دەدەم. ئەگەر باوکت لە ماڵەوە پێویستی بە تو بوو هاوکاری دەکەی بەڵێ با بزانم ماوەی چەندە لێرەی و وەچی فێر بووی واللهی ئەلحەمدوریلا شتێکی زۆر باش فێر بووینە و هیوادارم ئەو خولانی لە هەموو شار و شارۆچکەکان بەردەوام بیپەرەی پێ بدرێ و ئیسیفادەی زۆرمان لێ وەرگرتێ بەڕاستی. باشە تۆ چی لێرە فێر بووی ئالەم خولەیە چی فێر بووی واللهی زۆر ینی زۆر گۆڕان بەجددی کە هاتمە ناوێرەیانی بەڕاستی ژیانە چیتکە فێر بووم و ژیانی پێغەمبەرمان درودخوای لەسەربی بەڕاستی ئیسیفادەی زۆرمان لێ کردیان. چیت هەیە پەیامت چیە بۆ مامۆستایان واللهی دەستخۆشیان لێ دەکەم هیوادارم هەر ئەوها بەردەوام بن ئینشاڵڵا خوا جەزای خێریان دەداتەوە و خێرەی گەورەیان دەگات ئینشاڵڵا. ئەم جۆرە خولانە بۆ ئەم دەڤەرا بە تایبەتی بۆ مەخموور چۆن دەبینی پێت باش ئەم خولانە بەردەوام بێت طبعا بێگومان ئەرە وڵاهی ینی زۆر ئیسیفادەمان لێ کردی و هیوادارم بەردەوام بن و دەستخۆشی لە مامۆستایەکان دەکەم هیوادارم بەرەو پێشتر بچن و خوا گەورە ئینشاڵڵا جەزای خێریان دەداتەوە. زۆر باشە ئەی چیت هەیە بۆ هاوڕێکانت بۆ ئەوانەی بەشداریان لەم خولانەدا نەکردووە چیان پێ دەڵێ پێت باشە ئەوانیش لە خولەکانی داهاتوو بەشداری بکەن بەڵێ بێگومان وڵاهی ئیسیفادەی زۆری لە بخۆیان هەیە ئینشاڵڵا هەمووی بەشدار دەبن و بە ڕێژێکی بەرچاو بەشدارن ئینشاڵڵا ئەوەی ینی بەشداریشی نەکردی ئینشاڵڵا بەشدار دەبن. باشە لێرە چیان فێر کردی قورئان و ئاداب زۆر شتیان لێرە فێر کردی بەڕاستی سوپاسیان دەکەم ینی زۆر باشە کا سوورەتێکمان پێ بێ با بزانین کە فێر بووی کام سوورەت دەزانی سورة المسد تبت يدا بلهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نار ذات الله وامرأته حمالة الحطب في جيدها حبل من مسد. مامۆستایەکان لەگەڵ چۆن بوو لە خولەکەیە زۆر باش بوو بەڕاستی دەستخۆشیانی دەکەم لە ماڵەوە دایکت یارمەتی دەدای هاوکاری دەکردی بەڵێ بەدڵنیاییەوە دایکم یارمەتی مێڵ. تۆ لە ماڵەوە چەندێک یارمەتی دایکت دەدەی چەندێک هاوکاریوی دەکەی بەڕاستی هاوکاریەکەین هەنێ ئەزانی هەرە دەبێ هاوکاری بکەین و ینی سوپاسیەکەین کە ئێمە گەورە کرد و ئێمە هێناوە سەر دنیاوە بەڕاستی دەرخۆشی هەرکەین. لێرانە 2 ساڵە لێرانە بەردەوامم لێران فێر بووم کە بەسەرهاتی پێغەمبەرمان چۆن بووە لێرانە فێر بووم چۆ قورئان بخوێنم چۆ قورئان لەبەرکەم پێغەمبەری خوای گەورە دەفەرمێ خيرا هم يبدأ بالسلام واتي تساكترين سلام يكم ذاتو سلام كل ويكديا واتە ئەگەر ئێمە لەگەڵ کەسێکە ئەوە یەکدریمان دیت سەرتا من سڵاوی لێ بکەم خێرم دەگاتێ یان ئەو سڵاوم لێ بکات چۆنە یەکەم جار من سەلام بکەم ئەوی تریان جا بەخێرێکی زۆرە. باشە ئەگەر ئەمن بە کەسێک بڵێم سەلام عەلەیکوم چەند خێرم بەدەست دەگا زۆر پاداشێکی زۆر پێدە دەبێت لە لای خوای گەورە. زۆر باشە مامۆستایەکان لەو خولە گوتیان لە ماڵەوە چۆن بن لەگەڵ دایک باوکتان چۆن هەوسوکەوت بکەن چۆن ڕەفتار بکەن
بەڕاستی گچکە و گەورە دەبێت بە تایبەتەکی گەورەی خۆی ڕێزە دایک و باوکو بگرێت چونکە خۆی گەورە شتێکی زۆر جوان دروست کردێت کە ئێمە لە دایک دەبین دایک و باوکمان ئێمە بەخێو دەکە کاتێک ئەوان پیر دەبن ئێمە ئەوان بەخێو دەکەین. زۆر باشە. ئێستا سوورەتێکم بۆ بخوێنە یان چەند ئاەتێکم بۆ بخوێنە کە لێرە فێر بووی باشە؟ لا تزعمنا؟ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إذا السماء انفطرت وإذا الكواكب انتثرت وإذا البحار فجرت وإذا القبور بحثرت علمت نفس ما قدمت وأخرت يا أيها الإنسان ما غرك بربك الكريم الذي خلقك فسواك فعدلك. لەو خولە زۆر شت فێر بووم لەمانە سنوور هەیە گاڵتە و ناوی پێغەمبەرەکان و ناوی کتێبە ئاسمانیەکان چەندی شتر لەمانە ڕێزگرتن لە گەورە و ڕێزگرتن لە بچووک چۆن ڕێزیان لێ بنێنم چۆن قسەیان لەگەڵدا بکەم. چۆن دەبێت چۆن ڕەفتار بکەم لەگەڵ دایک و باوکم لەگەڵ هاوڕێکانم بابزانم لێرە ئەوانیان فێر کردوون؟ بەڵێ ئەوانیان فێر کردوم من دەبی لەگەڵ داک و باوکم زۆر بە میرەبانی لەگەڵیاندا کار بکەم و ئەگەر دایکم ئیشێکی بە من بێ من دەبی هاوبەش بم لە کارەکانیدا و زۆر بە میرەبانی لە دڵەوە ئەگەر گاڵتەم لەگەر یەکێکدا کە زۆر 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 بە باشی یعنی هەستکۆ بابزانم ئەی لە ماڵەوە بۆ نمونە لە جیاتی دایکت قاپەکان دەشۆ یان ماڵەوە جێسک دەدەی؟ بەرێ بە خۆشحاڵیەوە بۆی دەکەم لە کارەکانیدا هاوبەش دەبم بۆی دەکەم. ئێستا پێم بڵێ دایکت لێتە ڕازیە؟ بەڵێ زۆر ڕازیە لێم. چیت هەیە ئەلێرەوە چی بە دایکت دەڵێ؟ زۆر خۆشحاڵم کە دایکێکی وچووەم هەیە داوا دەکەم هەمیشە بۆم بمێنێتن زۆر خۆشحاڵم زۆر. سڵاو لێبێ مامۆستا. سڵاو بەخێر بەسەر چاو. تۆکو سەرپەرشتیاری ئەم خولە ئێوەکو دەستگای نووری حکمەلەقی مەخبور بابزانم ئێوە خولەکانتان چۆن چۆنین ئایا تەنها لە وەرزی هاوی ناخولتان هەیە یان بە درێژایی ساڵ ئێوە بەردەوامن لەکردنەوەی خولەکانتان؟ پێشەچی بە خێراتتان دەکەم ئێمە وەکو دەستگای نووری حکمە بۆ پەروەردە ڕۆشنبیری لقی مەخمور هەموو ساڵی لە پشووی هاوینە هەڵدەستین باکردنەوەی خول بۆ قوتابیانی شارەکەمان. ئەمە ئەو خولا خولی پشووی هاوینە بوو بەڵام خولی تریشمان هەیە کە خولی درێژخانەیە ساڵانەیە. خولەکانتان تەنها بۆ منداڵانە یاخود تەمەنەکانی نێوجەوانان و گەنجانیش دەگرێتەوە؟ ئەم خولەی پشووی هاوینان زیاتر بۆ مناڵانە ئەوانەی مەکتەبن زیاتریش بۆ فێربوونی نوێژ و هەندێک خۆڕەوشتی مسلمانانە وەکو ئادابەکان دەخینن بەڵامی تریشمان هەیە. واتە خولتانەیە بۆ گەنجەکان بۆ نێوجەوانان بۆ ئەوانەی کە تەمەنیان سەر و 20 ساڵە هیچ خولێکی لەم زۆرەتان هەیە؟ خولمان زۆرە بۆ گەنجان خولی زمانی ئینگلیزیمان هەیە خولی زمانی عەرەبیمان هەبووە خولی بیرکاریمان هەبووە ئەوانە بۆ خولی مەکتەب بۆ خولی ئەومە هەبووە بۆ گەنجان فێربوونی قورئانی پیرۆز ئادابەکان. خولەکانمان زۆرە بەس خلاصەی خولەکان ئەوەیە زیاتر لە پشووی هاوینان لە بۆ مناڵانی بچووک. ئامانجتان چییە لەکردنەوەی ئەم خولانە هەدەفتان چییە؟ ئامانجمە ئەوەیە کەوا مناڵانمان فێری ئاداب و خۆڕەوشتی مسلمانەت بیتن دوور لەو خۆڕەوشتە ناشیاوانەی کەوا ئێستا هاتوتە ناو کۆمەلگامان بەرەو چەندێک مامۆستاتان هەیە مامۆستاکان ینی چۆن وانەکانیان بە قوتابیان دەگوتەوە شێوازەکانیان چۆن بوون؟ مامۆستامان زۆرە زیاتر لە سەروی 15 مامۆستا تا 20 مامۆستامان هەیە خۆشبەختانە مامۆستایەکانشمان خوای گەورە پاداشیان بدات و هەمووی خۆبەخشانەیە بەردەوام بشن لەگەڵمان لە خولی درێژخانەش هە لەگەڵمانە. ئەو گوڵە جوانە ناوی چییە؟ ئامێز. ئامێز خان بابزانم چەندی قورئان دەزانی تۆ؟ أعطيناك فصل ربك ونعر إن شانئك هو الأبتر. ئافرین تەمان درێژ بی. ئێوە خوشی یەکترین بابزانم ئێوە لەم خولا چی فێربوون چیان فێرکردن چیان پێگوتن؟ کۆمەڵێ بابەت و ئادابیشتی زۆر فێر بووین
سپاسی مامۆستاکانم ئەکەم کە ئەم هەموو ئادابە و ڕەوشتیان فێر کردووم. زۆر باشە. با بزانم تۆ قورئانی پیرۆز دەزانی لێرە فێر بووی چەند ئاەتێکمان بۆ بخوێنی لە قورئانی پیرۆزە؟ سپاس بۆ خوا، سپاس بۆ دەستگای نوڕی حکمەت، سپاس بۆ مامۆستاکانمان. لە ڕاستیدا ئێمە زۆر شت فێر بووین و زۆر سوودمان لێ وەرگرت و ئاداب و قورئان و ئەو شتانە زۆر فێر بوونە. ئاەتێکمان بۆ بخوێنە با بزانین کەم ئاەت دەزانین. ئاەتی کورسی. زۆر باشە بۆمان بخوێنە. بسم الله الرحمن الرحيم. الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم له ما في السماوات وما في الأرض من ذا الذي يشفع عنده إلا بإذنه يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء وسع كرسيه السماوات والأرض ولا يؤوده حظهما وهو العلي العظيم. صدق الله العظيم. کاکە موسا تۆ لێرە چی فێر بووی؟ مامۆستایان چیان فێر کردی؟ سەرەتا زۆر سپاس مامۆستاکان دەکەم و لێرە ئادابەکان و قورئانی پیرۆز فێر بووم. چەندین فەرمودەی پێغەمبەرمانی صلی الله علیه وسلم فێر بووم. زۆر باشە. یەکێک لە فەرمودەکانم پێ بڵێ کە تۆ لێرە فێر بووی. فرمودي پیغمبر محمد صلى الله عليه وسلم كذا فرمي والله في عون عبدي ما كان عبده في عون أخيه مواتای چییە؟ واتا بێگومان ئەوەی واتا بێگومان خوددا لە هاوکاری بەندەدایەتە ئەو کاتەی بەندە لە هاوکاری براکەی خۆی دابێ. زۆر باشە ئافرین. با بزانم ئەی لە قورئان خوێندنە فێری چی بووی؟ دەتوانی ئاەتێکمان بۆ بخوێنی یان سوورەتێکمان بۆ بخوێنی کە لێرە فێر بووی؟ بەدڵنیاییەوە. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. القارعة ما القارعة وما أدراك ما القارعة يوم يكون الناس كالفراش المبثوث وتكون الجبال كالعهن منفوش وأما من ثقلت موازينه فموه في عيشة راضية نار عامية. زۆر باشە دەست خۆشی. با بزانم مامۆستایەکان چۆن بوون لەگەڵێت؟ چۆن یان ئێوەیان فێر دەکرد لیان ڕازی؟ زۆر لە مامۆستایەکانمان ڕازین کە پێمانەوە ماندی بوون و بەبێ بەرامبەریش شتی باشیان فێرکردن. واتە مامۆستایەکان وانەی باشان بێەوە دەگوت تۆش لیان ڕازی؟ بەڵێ بە تەئەکید زۆر لیان ڕازین. باشە ئەم خولانە پێت باشە لە کاتەکانی دیکەشدا بکرێتەوە؟ بەدڵنیایە ئەو خولانە لە سەردەم ئەوە شارۆچکەکان بکرێتەوە خولی زیاتر بکرێتەوە لەم جۆرانە. با بزانم ئەوڕۆ چۆنە لێرەی؟ وەڵڵاهی لە بم مندارەکانم. تۆ وەکو دایکێک ئەم جۆرە خولانەت پێت چۆنە؟ پێت باشە؟ زۆر باشە زۆر الحەمدولیلا لە خوای بەس زیاد گەلک باشە. چی دێ بۆ مامۆستایەکان؟ دەست خۆشیان لێ دەکەم ئامانەتی خوای بن هەمووتان ئەمر درێژ بن سەرکەوتوو بن. زۆر باشە ئەم جۆرە خولانە کە لەم دەبەرە دەکرێتەوە قوتابیان و دایک و باوکان لیان ڕازین. ئایا خولەکان لە بەرامبەردا پارەیەکی زۆر وەردەگیرا یان چۆن بوو؟ کو یعنی ئەم جۆرە خولانە کە لێرە دەکرێتەوە بە تایبەتی لەو دەبەرە بۆ مەخمور ئەم جۆرە خولانە بەگرنگ دەزانی؟ ئەرێ وەڵڵا ئەرێ وەڵڵا بەگرنگ دەزانینە دیکو لەوەی باشتر دەبی. ئارێ وەڵڵا دڵت خۆشە کە دەبینی قوتابیەکان دیاری وەردەگرن و فێری قورئان بوونە؟ زۆر زۆر هەر فێر بوونە قورئانەکە حەیاتە. ئارێ وەڵڵا زۆر پێ دڵخۆش الحەمدولیلا. ئی خۆم نینە مندارم مندارێک کوڕ من هیچی من. ئاسوودی بۆ منە بۆ ناو سیما ئەمیرە ئەوجا باش فێر بوویمە لێرە. باشە خات و سیما با بزانم فێری چی بووی چیان فێر دەکردی؟ فێرە قورئانیان کردیمە فێرە نێژیان کردیمە فێرە شتانەیان کردیمە. زۆر باش یانی تۆ ئێستا دەزانی نوێژ بکەی؟ باشە ئەمت پرسیارێکی لێ دەکەم با بزانم ئەتو وەڵامەکەی دەزانی نوێژی بەیانیان چەند ڕکعاتە؟ 2. ئەی نوێژی نێوڕان چەند ڕکعاتە؟ 4. ئافەرین. ئەو هەم لەو خولەی فێر بووی؟ یعنی مامۆستایەکان فێریشتی باشیان کردی فێری ئادابیان کردی فێری نێژیان کردی؟ لە ئادابیدایە ئەوە. ئادابیدایە؟ زۆر باشە. مامۆستایەکان لەگەڵت باش بوون؟ باش بوون. لێرە هیچ شتێک دەزانی ئێستا بۆمان بڵێ فەرمودەیەک ئاەتێک یان چەند ئاەتێکمان بۆ بخوێنی؟
بسم الله الرحمن الرحيم أعوذ بالله من الشيطان الرجيم والضحى والليل إذا سجى وما دعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى ألم يجدك يتيما فآوى. چەندێ دڵخۆشی کامڕۆ بڕنامە وەرگرت؟ زۆر دڵخۆشم. هەمیشە دڵخۆش بی، بەردەوام بە تاوەکو دەتوانی هەموو قورئانی پیرۆز فێر بی و پاشانیش دەبەری بکەی. باشە؟ ئینشاء الله. ستاوتان لێبی و بابزانم ناوت چییە؟ من نام ئاسیا حیمادە. زۆر باشە خات و ئاسیا بابزانم ئەمڕۆ کە بڕوانامە دابەشکرا و خەڵاتان پێدرا پلەی چەندەمت بەدەستێنا؟ پلەی یەکەم. ئافرینیانی تۆ یەکەم بووی؟ بەڵێ. زۆر باشە. کەواتە تۆ قوتابیێکی زۆر زیرەک بووی. بەڵێ. زۆر باشە. ئێستا من داوایەکی لێ دەکەم. بابزانم تۆ دەتوانی ئاەتێک یان سوورەتێک یان چەند ئاەتێکمان بۆ بخوێنی؟ بابزانم قوتابیێکی چۆنی؟ زۆر باشە بەنای خوا و مهرەبان دەست پێ دەکەم. بسم الله الرحمن الرحيم والحاديات ضبعا فالموريات قطعا فالمغيرات تبعا فأثرنا به نقعا فوصلنا به جمعا إن الإنسان لربي لكنت إنه على ذلك لشهيد وإنه لحب خيرا لشديد أفلا يعلم إذا بعثر ما في قبر وعسل ما في الصدور إن ربهم بهم يومئذ لخبر. ئافرین دەستەکان خۆش بی. ئەوە لێرە بە جوانی فێریان کردی؟ بەڵێ. چیت هەیە بۆ مامۆستاکانت؟ زۆر دەستخۆشیانی دەکەم بەڕاستی زۆر فێرە ئاداب قورئانیان کرد. بابزانم تۆ ناوت چییە؟ ئەمڕۆ بڕوانامەت وەرگرتووە چەندێ دڵخۆشی؟ زۆر وەڵا. ناوت چی بوو؟ دلی سامان عەسەن. زۆر باشە. لێرە مامۆستایان فێری چیان دەکردی؟ فێری قورئان و ئادابی پیرۆز. یعنی فێری قورئانیش دەبووی؟ زۆر باشە. کاسوورەتێکمان بۆ بخوێنە؟ بسم الله الرحمن الرحيم قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. ئافرین زۆر بە جوانی دەزانی. ئەی لە ماڵۆش قورئان دەخوێنی؟ بەڵێ. چی یارمەتی دەدا؟ دایکم. بەڵێ. یارمەتی دایکی دەدەی تۆ لە ماڵەوە؟ بەڵێ. چۆن یارمەتی دەدەی بابزانم؟ هەر ئیشێک بڵێ من بۆ یەکەم. بابزانم قاپەکانی لە جا دەشۆی ناوماڵەکەی جێسک دەدەی چی دەکەی؟ هەموو ئیشەکان دەکەم. بە باشی یارمەتی دەدەی؟ بەڵێ. ئافرین تەمەند درێژی بەردەوام بە باشە؟ ئینشاءالله. بابزانم تۆ کو مامۆستایەک کە لەم خۆلەوانەکانت دەگوتەوە خولەکەتان چۆن بوو و ئێوە چۆن وانەکانتان دەگوتەوە وانەکانتان لە چی و چی پێکات بوون؟ سەرەتا بە خێراتنتان دەکەم و هەروەها وانەکانمان بە شێوەیەکی گشتی سەرەتا فێری دوعەمەمان دەکردن بە لەبەرکردنەوە. ئەلحەمدوللا تا ڕادەی قوتابیەکانمان زۆر باشن بە ڕادێکی باش توانیانکەوە سوڕەتەکان لەبەر بکەن ئەلحەمدوللا و هەروەها لە دوای ئەویشەوە ئادابەکان کەوا فێری ڕەوشتیان دەکەن و فێری زۆر زۆر شتیت کە ئادەبەکان لەو سەردەمە ئێستاکەوە گەنجەکانمان زۆر پێویستیان پێەیە ئەوانی کە یعنی تازە لەو تەمەنەدا زۆر زۆر پێویستیان بەو ئامۆژگاریانە هەیە ئەلحەمدوللا ئەوەی لە دەستمان هات بیتن ئەنجاماندایە. زۆر باشە. ئەم خولانە تەنها لە وەرزیاوینە دەکرێنەوەیان لە وەرزەکانی تریش ساڵیشدا ئێوە بەردەوام خولتان هەیە و بەردەوام خول بۆ قوتابیان دەکەنەوە؟ بەڵێ. نەخێر بە درێژای ساڵ هەموو کاتێک ئەم خولا هەر هەیە هەر بەردەوامە و هەروەها لە وەرزستانیشدا ئێمە هەر بەردەوام بینەوە خولەکەمان بە هیچ شێوەیەک ڕانەگرتووە و هەروەها دەرسەکانی خۆشمان هەر بە بەردەوامی گوتوتەوە ئەلحەمدوللیلا و لە هاوینیشدا هەر بەردەوامی. زۆر باشە. ئێوە خولەکانتان تەنها بۆ منداڵانە یان بۆ گەنجانیشتان هەیە؟ نەخێر خوڵەکەیمە هەموو تەمەنێکی تێدایە نەک تەنها منداڵان بەڵکو تەمەنی زۆر زۆر گەورەما هەیە تەمەنی زۆر بچووکما هەیە ناوەندما هەیە لە هەموو تەمەنەکان قوتابیمان هەیە ئەلحەمدوللیلا ئەمەش لە فەزلی خۆی گەورەیە. پامی دایکان و باوکان بۆ ئێوە چی بووە؟ چیان بێوە ڕاگەیاندووە؟ بێگومان ئەوە قوتابیەکانی خۆیان دەنێرن بۆ لای ئێمە و هەروەها کەوا باوەڕیان بە ئێمە هەیە کەوا قوتابیەکانی ئەوان پێ بگەێنین ئەلحەمدوللیلا تا ڕادەیەک دایک و باوکەکان زۆر ڕازی بوونە لێمان و ئینشاءڵڵا ئەوەی کەوا ئەوان دەیانەوێت ئێمەش بە قوتابیەکانی ئەوان دەگەێنین. مامۆستا دەپرسم ئێوە کە لەم خولەیە مامۆستا و سەرپەرشتیار بوون و چۆن خولەکانتان دەگوتەوە خولەکانتان چۆن بوو؟ وڵایی دەرسەکانی ئێمە تەجوید و قورئان خوێندن بوو. دەرسی مەتەلەبەکانی من چونچی گەورەنە تەمەنەکەیان گەورەیە. زۆر باشە. چۆن هانن دەدان کە بەردەوام بن بەشدار بن لەم خولە و دانەبڕێن چیت پێ دەگوتن؟ کەم جاروەشی داهاتن ئاستەکان هیچ لەو ئاستەی نەبوو یعنی پێیاندا هەربەری بەس ئەمن لە یەکەمەوە هەر تەشجیعەوەم دەکردن ئەنگۆ زۆر سەرکەوتوو دەبن یعنی زۆر باشیشن هەر بەردەوام ئەگەر باشیش نەبایەنە تەشجیعەوەم دەکردن یعنی کە زۆر باشن ئێستا لە خۆی بە زیادوی زۆر زۆر باش بووینە. ئامانجت چییە؟
لەم خولەیان بۆچی دەتانەوێت قوتابیان دەتانێت چیان فێر بکەن دەتانێت چیان پێ بڵێن سپیامێکیان پێ بگەێنن ئەمە دەمانەوێت کە کاتێک ئەمە نەمانتانی بین لێرە قورئان خوێندن برینەوە ئەوان لە جیاتیمە پێ بگەن بین لە جیاتیمە برێنەوە بەستیمە ئەوەیە زۆر باشە دەپرسم لەم سەردەمە ئێستا لەم باردۆخی ئێستا کە ڕۆژانە خەڵک و دەستگای دیکە و ڕێکخراوی دیکە خەڵکان و منداڵان و گەنجان هەان دەدەن بۆ کاری دیکە و بۆ ئاکاری نەشیا و کە دوورە لە کۆمەلگا و لە عورفی کوردیەوە ئەم جۆرە خولانە چەندێ دەتوانێت شوێنی ئەوان پڕ بکاتەوە چەندێ دەتوانێت قوتابیان هۆشیار بکاتەوە وەنەوەیەکی هۆشیار و تێگەیشت و بەرهەم بێنێت لەخوای بە زیاد بێمە ئێستا لێرکانە تقریبن بە کچوو بە کوور 180 تەلەبمان هەیە یعنی مە هەرچەندی حەولیان لەگەر دەدەین زیاتر تەلەبمان زیاتر بووە یعنی یەکەم جاروەچی کە دێن دەبینی یەک دێ دوای دووسێک کەس لەگەرە خۆی دەینیتن دەپرسم لەم بارودۆخی ئێستا لەم سەردەمە ئێستا کە زۆرها ڕێکخراو هەیە زۆرها دەستگا هەیە منداڵان و گەنجان بەلاڕێدا دەبن پەروەردەیان دەکەن لەسەر کۆمەڵی ئاکار و ڕەفتار کە دوورە لە عورفی کوردیەوە کۆمەلگای کوردیەوە ئێوە بەم خولانە دەتانەوێت سپیامێک بگەێنن بۆچی ئەم خولانە دەکەنەوە وڵای پێشەچی بە خێراتنتانەکەین لە بۆچی لە بۆ پەروەردەی منداڵەکان کە پەروەردەیەکی جوان پەروەردە بن لە بۆ ئەمەیان فێرەکرێ ئادابیان فێرەکرێ لێرە ڕەوشتیان فێرەکرێت تەجوید و قورئان و ئەو شتانەیە ئێوە قوتابیانتان لە تەمەنێکەوە وەردەگرت ئایا تەنها لە تەمەنی بۆ بڵێن تەمەنەکانیان دیاریکراو بوون یان تەمەنەکان کراوە بوون چۆن بوون قوتابیانتان کە وەردەگرت تەمەنەکانمان بەڕاستی ئێمە دیاریکراو بوو لە تەمەنی 11 ساڵیەوە هەتاکو گەورەکان 11 ساڵی بەجیاو مەسەد نێو جوانان بەجیاو هەمانە گەورەشن هەفتەی چەند ڕۆژوانەکانتان دەخوێن یان ڕۆژانە بوو چۆن بوو ئێمە هەفتەی 2 ڕۆژوانەکان دەخوێنین لە شووی هاوینە هەفتەی 2 ڕۆژ قوتابیان چەندێک لێوە ڕازی بوون چەندێک توانیتان ڕەزامەندی قوتابیان بەدەست بێنن وڵای بەڕاستی ئەوەندەی بزانین قوتابیەکان ئەوەندا زانین ڕازین لێمان لەبەرەوەی مامۆستاکانمان مامۆستای باش و بەتوانان مامۆستاکان تەقسیریان نەکردووە بە جوانی تەلەبەکانیان فێر کردووە جوانەکان خۆیان بە جوانی گوتووەتەوە خولەیە تەنها لە وەرزی هاوینا دەکرێتەوە یان لە وەرزەکانی دیکەشە خولتان هەیە و بەردەوامە ناوەڵای لە هەر چوار وەرزەکە ئێمە خولمان هەیە و بەردەوامین لە هاوینان زیاترێ کە چکوی پشووە و تەلەبەکان دەوام قوتابخانەیان نییە زیاتر دێن هاوینە بەڵام ئێمە هەر بەردەوامین تەلەبەمانی شەر هەیە بەردەوام پاش وی تەوابوونی قوتابخانە واتە لە خولی هاوینەی کاتی قوتابخانە تەواو بووە ئێمە لەو خولەدا بەشدارین تقریبا چەند مانگێک دەبێتن بێگومان لەو خولەدا هەر برێ هەم مامۆستای و تایبەتە بە قوتابیەکانی خۆیەوە ئێستا کە لە خولەکەی مندا من وەکو قوتابیەک کە بەشدار بوومە زانستی تەجویدمان خوێندووە بێگومان پێویستە هەموو کەسێک قورئان بخوێنێتەوە و فێری ببێتن و کاری پێ بکاتن بێگومان دەستخۆشیێکی زۆریش لە مامۆستایەکان دەکەم بێگومان ئەوان زۆر هیلاک بوونە بە ئێمەوە مامۆستایەکان چۆن یارمەتیەوەیان دەدا چۆن هانیان دەدان کە لە خولەکان سارد نەبن و بەردەوام بن بە گەرم و گوڕیەوە بێگومان سەرەتا لە بچووکترین قسەکردنی کە لەو کارانەی کە وا لە قوتابیان دەکاتن ئەهان زیاتر تەرجیحیان بکاتن مامۆستایەکانیش کە هەمیشە دەیانوت پێویستە ئێوە فێری قورئان بن قورئان بە جوانی بخوێننەوە کاری پێ بکەن ڕۆژێک ئێمە نابین ئێوە دێنە شوێنی ما کاری پێ بکەن و ئیتر ئەو شتانە لەم سەردەمە ئێستادا بە تایبەتی کە کۆمەڵێک ڕێکخرا و کۆمەڵێک کەسایەتی هەن کۆمەڵێک کەس هەن دەیانەوێت کۆمەلگا و خەڵکی نێو کۆمەلگای ئێمە بە لاڕێدا بن بە ئاڕاستێکی دیکەدا بن کە دوورە لە عورف و دابوونەریتی کوردەواری ئەم جۆرە خولانە چەندێک توانیوێتی پەروەردەیەکی باش پەروەردەیەکی تەندروست بە ئێوە قوتابیان بگێنێ بێگومان ئەم جۆرە خولانە چەندی لە شار و شارۆچەکان زیاتر بکرێتەوە دەبێتەوەی ئەوی مای کە قوتابیان زیاتر بەشدار بن و زیاتر فێری شت ببن بێگومان پێویستە ئەو خولانە بکرێتەوە بەڵایزان و خۆشەویستان ئەوەی بینیتان سەرنج و بۆچوونی بەشێ لە قوتابیان و مامۆستایان و سەرپەرشتیارانی ئەم خولە بوو و ئەم خولە کە لە دەڤەری مەخمور کرابەوە لە وەرزی هاوینە نزیکەی 200 قوتابی تێیدا بەشدار بوون و خەڵات و بڕوانامەیان پێبەخشرا و دایکان و باوکان بە گرنگیان دەزانی بۆ ئەم دەڤەرە بەردەوام ئەم زۆرە خولانە بکرێتەوە بە تایبەتی لە وەرزەکانی تری ساڵیشدا چونکە لەگەڵ دەستپێکردنەوەی قوتابخانەکان بەشێک لە دەستگاکان و بەشێک لە خولەکان کۆتاییان پێدێ بەڵام ئەم خولەی کە لە دەستگای نووری حکمە کراوەتەوە لە مەخمور درێژخایەنە و لە وەرزەکانی تری ساڵیشدا دەکرێتەوە و دایکان و باوکان بە گرنگیان زانی بە تایبەتی بۆ ئەم سەردەمەی ئێستادا ئەم زۆرە خولانە بکرێنەوە منداڵەکانیان پەروەردە بکرێن چونکە ئەگەر دایک و باوک بێوێ بەحەسێتەوە ئاسوودە بێ
پێویستی بەوەیە منداڵێکی تەندروست و ئاکاربەرزیە بێت بۆیە ئەم دەستگای کە لێرە هەیە و لە مەخمور خەمی پەروەردەکردنی منداڵەکانیەتی ئەو کارەی گرتۆتە ئەستۆ تاتەوەرێکی دیکەموتان بەخوای گەورە دەسپێرم هەشاد و کامەران بن خواتان لەگەڵ.